بەرەبەیانی ڕۆژی دوی ئابی ساڵی 1970 فیرقەی هێزەکانی گاردی کۆماری بە سەرۆکایەتی ڕاستەوخۆی سەددام حوسێن لە چوار ناوچەوە هێرشی زەمینیان بۆ ناو خاکی کوێیت دەست پێکرد و ئاگریان لە سەرجەم چێڵگەنەوتیەکانی ئەو وڵاتە بەردا. بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو هێزەکانی سوپای عێراق توانیان پێشڕەوی بکەن و لە تەنها 2 ڕۆژدا تەواوی خاکی ئەو وڵاتەیان لەلایەن عێراقەوە داگیر کرد. باشێکی زۆری کاربەدەستانی ئەو وڵاتە و لە نێویشیاندا شێخ جابر ئەحمەد ئەلسەباح میری ئەو کاتی کوێیت و شێخ سەعەد عەبدوڵڵا سەباح شازادەی جێنشین و ژمارەیەک لە وەزیرانی ئەو کاتەی حکوومەتی کوێیت هەڵاتن و ڕوویان کردە سعودیا. 5 ڕۆژ دوای کۆنتڕۆڵکردنی تەواوی خاکی کوێیت سەددام حوسێن سەرۆکی ڕژێمی لە ناوچووی بەعەس کوێیتی وەک بەشێک لە خاکی عێراق لە قەڵەمدا و کردیە پارێزگای ژمارە 19 عێراق. ناکۆچی لەسەر ناوچە سنووریەکان و نەوت هۆکاری سەرەکی ئەنجامدانی داگیرکاری عێراق بوون بۆ کوێیت. لە ماوەی 7 ساڵی جەنگی عێراق ئێراندا بەهۆی داتەپینی ژێرخانی ئابووری عێراق کوێیت بە بڕی نزیکەی 14 ملیار دۆلار وەک قەرز هاوکاری عێراقی کرد. بەڵام لەو سەروبەندەدا کە سەددام حوسێن بە ئامانجی دانەوەی قەرزەکانی بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت داوای کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی دەکرد لەلایەن وڵاتانی ئۆپیکەوە. وڵاتی کوێیت شامبەشانی سعودیە دژی داواکاریەکەی عێراق وەستایە و ئاستی هەناردەکردنی نەوتیان زیاد کرد. ئەمەش ڕژێمی بەحسی تەواو نیگەران کرد و بڕیاریاندا سنوورێک بۆ سەرکێشەکانی ئەو وڵاتە دابنێن. داگیرکاری عێراق لە کوێیت 7 مانگ بەردەوام بوو دوای چەندین ئاگادارکردنەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و ئەمریکا و وڵاتانی جیهان ڕژێمەکەی سەددام حوسێن ئامادە نەبوو لە کوێیت بکشێتەوە. تا سەرنجام ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی هاوپەیمانی بۆ دەرنانی عێراق سوپای عێراق لە کوێیت دەستپێکردنی گەردەلوولی بیابانیان لە دژی ئەو وڵاتە ڕاگەیاند و ڕۆژی 26 شوباتی ساڵی 1991 بە زەبری هێز عێراق لە کوێیت وەدەرنراو تەنانەت هێزەکانی هاوپەیمانان بەشێکی زۆری خاکی عێراقیان کۆنتڕۆڵ کرد. بەڵام دواتر لەو ناوچانە کشانەوە و دوجار سەرکێشیەکەی ڕژێمەکەی سەددام حوسێن حکوومەتی عێراقی دووچاری شکستێکی گەورەی سەربازی و ئابووری کردەوە.